ئێمە وەکو کۆمەڵی کورتەواڵەکان و خاوەن پێداویستی تایبەتەکان خۆتان دەزانن دەمێکە لە ئێش و ئازارێکی زۆر داین زیاد لە 2011ەوە بەڕاستی هاوارەکەین بۆ وەزارەتەکان و حکوومەت هێرمی کوردستان بە تایبەتی چاکسازی بکرێت لە ناو سەرجەم وەزارەتەکان و خاوەن پێداویستی تایبەتەکان زیاد لە 15,000 کەس بەڕاستی لە لیزنە دەرنەچووە خاوەن پێداویستی تایبەت نەبووە ئەو شەگەڕێتەوە بەڕاستی بۆ دەسەڵاتێک بەڕاستی بە تایبەتی لە ڕێی ئەو لیزنانەوە کە بەڕاستی حەقبێژ نەبوونە یان بەڕاستی وجدانی خۆیان بەکارنێناوە کەسی ساغیان کرێتە ناو کەسی خاوەن پێداویستی تایبەتەکان مافی خاوەن پێداویستی تایبەتەکان و کورتەواڵەکانیان خواردووە بەڕاستی زیاد لە 126,000 کەس خاوەن پێداویستی تایبەت ئێستا گەیەتە 81,000 کەس بە تایبەتی ئەمە دڵخۆشکەرە ئێمە دەستخۆشی لە حکوومەت هێرمی کوردستانەکەین زیاد لە 6,000 کەسش نەڕوویە بۆ لیزنەکە نەیوێراوە ئێمەش شکی لەسەرەکەین کاوانش خاوەن پێداویستی تایبەت نین.